بەناوی خوای گەورە میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵم لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی نوێ لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاری هەڵبەت لە پاش سڵاوە فەرمیەکە سڵاوێکی گوڵاویتان لێ یەکەم گوڵاو پرژێنتانەکەم بە سڵاو بۆ چونکە ئەم ئەڵلقەی ئەمجاری بەرنامەکە قسە دەکەین لەسەر کۆمەڵێک گوڵی جیاواز کۆمەڵێک سوودی جیاواز کە لە هەندێک لە گوڵەکان بەرهەم دێنرێ کە زیاتر لە وەردەگیرێ کە زیاتر لە بەهاردا وجودیان هەیە ئەوانیش قسە دەکەین لەسەر گوڵی سەلمە یا گوڵی وەنەوشە گوڵە جووتیار و گوڵە باخ و گوڵە نێرگس هەوڵ دەدەین بە کورتی و بە پوختی چون بەڕاستی فراوانن وارکامێکیان زۆرێک شتیان لەسەر وتراوە بەڵام بە پوختی لەگەڵ شارەزایەک لە بواری ڕووەکە پزیشکیەکان کە ئەویش بەڕێز دکتۆرە زەینەب سەباح قسە دەکەین لەگەڵی ئینشاءالله هەوڵ دەدەین ئەو پرسیارانی لە دڵی ئێوایە لەسەر زاری ئێمەوە بە دکتۆرە زەینەب بگات دکتۆرە بەخێر بێت سەرەتا بەوە دەست پێیەکەم چیت هەیە لەسەر گوڵە سەلمە کە لە کوردەواریە هەیە چه سوودێکی لێ ئەبینرێ بۆچی باشە ئەمە گوڵی سالمە ئەو نەباتی سالمە دەڕێناتی تایە ئەمە بە شێوەی سروشتی هەیە لە ناو کوردستان زۆر بڵاوەتەوە ئەم نەباتە زۆر مهمە لە دوو بوار اقتصادی و لە ناحیەی پزیشکیەکە یەکەم شت ئەوە لە بوار اقتصادی ئەو دەڕێناتی ئەو گوڵە سالمە ئەو بەکار بێنین وەکو بۆ دروستکردنی مادەی ثعلەبی ئەڵێن بە عەرەبی بۆ دروستکردنی ئایسکرێم و دۆندەرمە ئایسکرێم و دۆندەرمە ئەم مادەیە یعنی 1 کیلۆ لە ئەو دەڕێناتی ئەو نەباتە تقریبا بە $100 ئەم دەڕێنات بە وشکی کراوە ئەو کیلۆ بە $100 باش ئەوە لێرە زۆر بڵاو بۆتەوە بە شێوەی سروشتی لێرە لە کوردستان ئەتوانی ئێمە استیفادە لێکەن گوڵەکەی لە گرانترین گوڵی لە عالەم وەکو کەتفلەوەر وەکو ئەزهاری قەتف زائیدەن ئەو دەڕێناتی ئەو گوڵی سالمە بەکار بێن بۆ نەخۆشی سەرەتان بۆ ئەو زعفی خصوبە لای پیاوان بۆ کەمی خوێن لای مەناڵان پڕە بە پرۆتین و کاربۆهایدرات و نەشاستە بەڕاستی ئەوە بیویست تۆزێک تەرکیزێکە لەسەر ئەمە لە کوردەواری خۆمانە بە سروشتی هەیە بە شێوەی سروشتی سوودی لێراوە بە دەستکرد دووبارە بڕوێنرێتەوە یا هەر بە سروشتی بە سروشتی ئێمە تۆزێک بەحسی تەلەبەی ماجستێرمان هەیە مامۆستا ژاڵە ئیشی کردووە لە ماجستێر ئێمە ئەتوانی ثاریەکەین حەقلی دروستی لە وڵاتانی تر سوودی لێ ئەبینرێ بۆ زۆر حەقوڵی دروستیەکەین و ئینتاجیەکەین بەس ئێمە تا ئێستا بە شێوەی سروشتی لە عشاب وەکو عشاب ینی خەڵک خۆی بەکاریان هێناوە لە ڕابردوودا هەیە لە ناو دوکانی عشابەکان هەر ئەڵێ سالمە سەعلەب ئەوەیە خۆی بە عەرەبی ئەڵێ سەحلەب بە ئینگلیزی ئەڵێ نەباتی ئۆرکیدە ئەمانە لەبەر ئەوە من گرانترین و مهمترین نەباتاتی سروشتیە بزیشکیە لە ناحیە بزیشکی لە ناحیە اقتصادیە زۆر باشە ئەو چۆن ئەگەر خەڵکێک چوونە دەرەوە چۆن بەکاری بهێنن کە سوودی لێ ببینێ ئەی دەکرێت لێ بکاتەوە خۆی لە ماڵەوە ڕاستەوخۆ دەیخوایە وشکیە کاتەوە چۆن سوودی لێ بینرێ ئەمە وشکیەکەین و ئەتوانین بەکار بێنی وەکو دۆندەرمە بەس لە ناحیەی طبیە ئێمە دائیمە قسەکەین تکایە بە شەوەی مباشر ئێوە بەکار نایێنێ ئەو نەباتاتی طبیە چونکە ئەگەر ئێوە تەرکیزەکەی نەیزانی ئەمە دوایی ساید ئفێکتی هەیە تەسیری زەرەرێکە بۆ کاتە ئەکرێ بە گشتی و ڕێنماییەک ئەمە بگات ئەو پزیش ئەو ڕووەکانەی کە ڕۆحی پزیشکین بە فرێشی بەکار نهێنرێ بەڵکو وشک بکرێتەوە دەک معاملە بکرێ ئەوجا بەکاربێن من ئەڵێم ئەیکەم بە شەوەی دەرمان تا بەکاربێنی بە وشکی کراوی و بە شەوەی فرێش بەکار نهێنە چونکە مجموعە هەیە سەیفە ئامینە بس مجموعي تر زور سامة لبر أو من هيش تشجيع كاس ناكم أو بشوي مباشر أشي بودياي أو سروشتي كان يكسر بكاربيني بي كان بتركيزي مناسب دروس كاين بدرمان تا أو إتواني بكاربيني زور باشا أقول لك تركا أم روجانا بتابتي تم روجي رابردوش كي سور دور دبرو كم بونوا أشي قولي نرجزة آدمي بس مثلا قولي نرجز شون سودي لي ابن ريت شون بكار دي بو تشتي زيات اللي نباتات طبية بكار دي أم قولي نرجز براستي لناحية اقتصادية وطبية زور مهمة يكمش تقول كي جرانترين بون دروسة بي يعني لفرنسا أما بهزاران دونم زرعية كان أو بس بو دروس كرديني بوني نرجس بونك زور خوشة أما بوني سروشتية طبيعية لبر أوا يعني يكمل بچن $100 أمانة يفروشن لبر أوا إما اللين باتجي خلقي كم بناميني بشوي سروشتي أبي يتحق لدروس كين واستفادة لي كم بمشروع بدروس كرديني بون لأول بوني طبيعي سروشتية بوني صناعية لو لاتي خومانا رجين يرجز زورا زور باشي سروشتية كم تر سودي لي أبين ريو كشتي تر أم رجا زورا كدوايا قوزرا وتوا استغلال كراو بو استفادة لي بكري
وەکو معلوماتی من کە ئێستا کەسی نەکردووە ئێمە بەتەمام ئێمە مشروعمان هەیە بۆ دروستکردنی بۆن لە ئەو نێرگس بەس بەڕاستی چونکە خۆی شوێنەکەی دوورە و تەمەنی زۆر کەمە فریان نەکەوتین ئەمە بیکەن من ئەمەوێ پیازەکان بیهێن ئێمە ڕوێنین ئەو ئاسانترە ئێمە ئەو سەلکەی کە وەگەڵە نێرگزی لێ دەردێ بۆ پیازەی کە نێرگزی لێوە ئەڕوێ پێم وایە بەکارهێنانی هەیە ئەویش بەتایبەتی بۆ شێر پەنجە و سەرەتان وانە بۆ ئەمەیان چۆنە مهمترین موادی ئەلکەلۆیدی تایە ئەڵێن قەلەویداتی تیا لەناو ئەو پیازی نەرگس ئەم بەکاربێ مادەی نارسیسینی تایە باشترین دەرمان بۆ نەخۆشی سەرەتان بەکاربێنێ لەبەر ئەوە من ئەڵێم لێرە کوردستان هەموو کنوزی تایە بس كس استغلالي نكردوه لناحية اقتصادية كس استغلالي نكردوه لناحية طبية كس استغلالي نكردوه يعني باورك يتشن أو جيا هي ليرة لكردستان زور بيان بكار بينين بون خوشي سرطان بو سرطان يعني إسا بو نمونا أم نرقص بكار بيني بون خوشي سرطان ونوشا أتواني أو ونوشا رقاكاني أو مادي كورسيتيني تيايا أتواني بكار بيني بون خوشي سرطان قولي أما هلا بهارة قولي شلير أم نباتي في التلاريا أم با إنجليزي الله ينهار بكار بينين سركيتي بكار بين بون خوشي سرطان طبعا نوع كان يتر قلنية يعني بون منا نباتي هنا ودمكانة زياتر لا ينظن نوعي سرطان أو شارع سري وهم ينبشوي سروشتي وكس استغلالي نكردوها راسك احتمال لا صار بحثي علمي كراوة بس لنا ناحية اقتصادي ودروس كردني درمان وبكاريناني كسي نكردوها زور باشا بو قولت جوتيار كأويجاكي ديكي لو قولاني كلا بهارهن وللروكا بزيشكيا كان سودي زور لي ابن قولت جوتيار بكارينانا كي تشيا بو تشي زياتر بكاريه هنا اما قولت جوتيار طبعا لبايز قولكات السحر بس قلاو تو دروسيا كلا بهار بس اما بيازا كاني بكار بينين بدوشت يكمشت مادي ناوي كولتشيسينة تيايا مواد قلويدية أما بكاربين بو نخوشي ناوي نقرس أو الله داء الملوك أم بنجي مفصلي بنجي قوري قاش أو سي بله باشترين درمان حتى إسا أتشيبو صيدلية درماني هي ناوي كولتشيسيني الكول متدين نوعي تجاري هي أم بكاربين بو نخوشي نقرس يعني داء الملوك كاتبو أوسان ودار الملك بكاردي أم بكاربيني بو جوتيارة أما بو نخوشي سرطان أو بيازا كان بكار بيني زائدا مادي ناوية أم كولتشيسين بكار بيني بو يارمتي دابش بوني خانة وتضاعف كروموسومي لناحية الزراعة إما الزراعيين أما داي كولتشيسين يكرين معاملات زراعية بو نبات كان بأو نبات كروموسومات زيادة بيه حجمي ثمرة وأمشتانة قورة بيه أمشتيك زوري قرانا بس ليه بشوي سروشتي وبلاو بو تووكو يعني اشتيك سروشتي وببلاش دسكوي اتواني ايم استفاده لي اكي لناحيه اقتصاديه وزراعيه وطبيه لروي طبيه او قلانه متابت قله جوتيار كي اسم باسي قله جوتيار كاين بهنري لي بكريته وشكي بكريته يعني كسبيه خوي بك يا ابي دستي لنا دا وخلتي زور شارع زاد اسكاري بك والله من الله مكسي خبريني بناتشي لسر اوشتان أبيت يعني براستي أو ركب زيشكي كان دو رجيها يكي كان راسك يزور مهمة بصحتي مروب وشون بكاربين بس ناحية تر سايد افكتي هي ضرري هي راسك كاريجري سلبية كم أما دروسي كم بدرمان يعني معاملة بكي لقى معملي أدوية أما بالله أما دروسي كان شو كأبيت إما تجربة بحث دروسي كان شي تركيزي مناسب لأو نباتة إما أتواني بكاربينين وكو درمبو شهر السري أو نخوشة بشوي أشوائي نابت شو كتركيزي أو مادة جوازة لبيني شوين بو شويني تر لبيني خولكا قر صويلكا جوازة لبيني منطقة ومنطقة تر لصالكا لكاتكي زور تأثيرك لتركيزي أو مادة لبر أو إما اللين معملي أدوية دروسة بيه درمان دروسي كله أو أعشابي ونباتات طبية بشوي عشوائي وأشي أو هالقرا وبكار بيني زور خطر زور باشا دكتورة أما بيني برهم تاني أنا أبو ديارة أما أبي قلباخة أو تشي قلباخة أما بس مثلا بابتي قلباخ شون راستي أو روكاني كتاع سوتمان قل جوتيار وقل سلم قل نرجس أمانة زيادة بشوي سروشتيهن بس قلباخ استا بقشتي لمالكانا هاي وخانمان دكري خوان لمالكانا برهمي بهن وبروردي كانوا بخيوي كان ايوه مثلا ليه برهم هنا ام اوي قلباخه بس كي امام بو كما سوديكي هي بكار هنا انا كيت شونا وشونيش دروستان كردو بوي بينران كري دواتر استفاده ليه كان
براسي گوڵەباخی ئەو نەباتە استعمالاتی زۆری هەیە گوڵەباخ ئەسنافی زۆری هەیە بەس بەکاربێ بۆ قەتفلەوەڕ یعنی بۆ گوڵ فرۆشتن هەیە سنفی هەیە بۆندارە هەموو سنفەکانی بۆندار نییە بەس ئەبێت ئەو گوڵاو دروستیەکەن ئەو گوڵاو ئەبێت بۆندار بێ بەشەوەی سروشتی هەیە لە کوردستان ئەوە گوڵەباخی سروشتی بۆندارە کەس هەر بەکار ناهێنێ وە بزانم وەکو معلومات یعنی وەکو ناحیە اقتصادیە و ناحیەی طبیە ئەم گوڵەباخ ئەبێت لە مەرحەلەی خونچە بەکاربێنی نابێت گوڵ بە کاملی ئەکرێتەوە چونکە بۆنەکەی کەم نەبێتەوە دوای ئێمە ئەو خونچەی گوڵ ئەیهێنین وشکیەکەین طریقەیمان هەیە تەقطیرە هەر وەکو منجلی بخار ئەکڵێنی بخار دەرەچی ساردیەکەین هەڵمەکەی لە گزەیتەکە ساردیەکەین ئەو ئاوتک قەتەراتیەتەوە بۆچی باشە بۆچی باشە بۆچی ئەو یەکەم شت ئەو گوڵاو زۆر دەوڵەمەند بە ڤیتامین سی ناو مەعیدەوری خۆڵە ئەوە چاکیەکەی چی ئەوە هیلاکیە ئەتر ئەمە بەکاربێنی وەکو بۆ سەرخواردن بۆ شیرینی و مەحەلەبی و کاستەر و ئەمانە ئەتوانێت بێت لە ناحیەی تەجمیل ئەمە یەت بۆ جوانی دەم و چاو ئەچی بۆ مستحضراتی تەجمیلی زۆرە بەکاربێنی وەکو بۆن وەکو ئەتەر و ئەوانە بەکاربێت حتى داخلێکە لە ناو سابوون و شامپۆ و ئەمانە زۆر باشە دکتۆرە ئەمە بڕێکە لە ئەو ئاوتکی گوڵەباخەی کە کردوتانە وەگەڵێ قەتڕەکەیەتی بۆ جستەوتت باشە بۆ خواردن باشە بۆ ڤیتامین سی تایە بۆ مەعیدە باشە چەندێکی لێ بەکاربێت ینی هێندە خۆ ناکرێ هەمووی بەیەکجار بخورێتەوە لا ئەکید ئەگەر ئەوە ئەتوانی دوایی هەموو نانە خواردن یەک کاوچکی چێشت ئەوە ئەیخوا هیچ مشکلە نییە و زۆر استیفادە لێەکە ئەتر ئێمە بۆ ماسکیش پێم وایە بۆ ماسکی دەم و چاوە ماسکی دروستمان کرد بە شەوەی پاودەر ئەتوانین ئەیکەن وەکو هەویر بە ئەو ئاوی گوڵەباخ ئەوە گوڵاو ئەگەر یارمەتیم بدەن هاوڕێیانم ئەمە بێنە پێشەوە وەکو تەسویرەکە ئەمە وەکو پاودەر سووتان لێ دێنیەوە گوڵەباخەکەیە ئەیکەن بە هەویر بە ئاوی گوڵاو بەکاربێنی ئاوی گوڵاو ئەیکەن بە هەویر ئەیخەن لەسەر دەم و چاو زۆر جوانیەکە ئێستا لە عالەم هەموویان ئەو مستەحضەراتی تەجمیل کرێما شامپۆ هەر ئەوەی گوڵاو بەکاربێنی لاوەین ئیتر ئێمە بەشەوەی سروشتی بەدەستی خۆمان دروستمان کرد ئەم پاودەر لەگەڵ ئەو گوڵاو ئەوانە ئەیکەن بە هەویر ئەیخەن لە دەم و چاو حتى مو ڕۆژ یعنی بۆ ئافرەتان بۆ هەموو کەس ئەتوانی دەموچاو بیشۆ بۆ ئەو گوڵاو گوڵاوەکە زۆر جوان دەموچاوی جوانە بێ ڕەونەقە بێ پاکە بێتەوە چیپەڵە هەیە لە دەموچاو ئەروە تەغزیەی بەشەرە دروستە بێ بەشەرە استیراحەتەکەی چونکە ئەمە ڤیتامین سی طبعا ڤیتامین سی هەر ئەڵێن دژی ئەکسەدە ئەنتی ئۆکسیدەن پیری علاماتی شەیخوخە و پیپری دەرناچی لە دەم و چاو ئەتر ئەتوانی بە ڕۆژی 5-6 جارە بەکاربێنی بۆ کاتە من ویستم ئەمە بپرسم یعنی مەرج نییە کەسێ نەخۆش بێ ئەمە بەکاربێن ئەکرێت جەستەشی ساغ بێ هەم بۆ وەکو ماسک بەکاری بێنێ هەم بشی خوارد ئەوە شتێکی سەیف ئەمین هیچی خەتەری تیای نییە ئەتوانی بە تایبەت یعنی بۆ دەم و چاو ئەوە بەکاربێ لە هیچ کات بەکاربێنی هیچی خەتەر تیای نییە لەسەر ماسکەکە من با پرسیارەکە دووبارە بکەمەوە بۆ ئەوەی ڕوونکردنەوە کە زیاتر بێ ئەم پاودەرە خەڵک دەتوانێت خۆی دروستی بکات لە ماڵەوە یا دەبێ هەر بیکڕێ لە بازار ناوەڵڵا هەموو کەس ئەتوانی چۆن یەکەم جار وەگەڵێ گوڵەکە دێنێ وشکی دەکاتەوە دەیکوتێ وردیەکە دوایکەنەوەی خەن لەسەر ئەو دوای لەگەڵ هەمان ئەمە هەر گوڵەکەیە لەگەڵ ئاوی گوڵەباخەکە تێکەڵاوەکەی دوایەوە ئەمە گوڵەباخی نییە نەوعەکانی تر نەوعی گوڵە نەوعەکانی تر ئێمە پاودەر کردمان بە پاودەر بەس ئەیکەم بە هەویر بە ئاوی گوڵاو بەکاربێنین و ئەیخەن بۆ ماسک بۆ دەم و چاو زۆر باشە ڕێنمایت چییە بۆ بینەران کە ئێستا تەماشای بەڕێز دەکەن ئەو ڕووەک و گوڵ و بەروبوومە جیاوازانی کە لە بەهارە هەن ئایا بەگشتی سوودیان هەیە شێوازی بەکارێنان ڕێنمایی چیە بۆ بەکارێنانی ئەو ڕووەکانی کە لە بەهارە هەن والله من ڕێجایەکەم ئەوەیەوە بزان سێهەم چوارە مقابلەی تەلڤیزیۆنی ئەڵێن ئەو کوردستانە هەموویان کنوزی تایە کنوزی سروشتی تایە ئەبێت استغلالیەکەی يعني أو قلنا إسا أول كردستان أتوانين تعامل لقل اتفاق بكي لقل معملي أدوية بلي أو ما دمان هي مواد أولية مان هي إما وشكي كينو إفروشن بأو معملي أدوية درمان دروسية كان بس براسي من تشجيعنا كم هيجي كس يكسر الشيء بتايبت يعني نوع كان هي يعني سيفة بس مجموعة زور خطر خرابة هي خرابة هي تندرستان هي سامة جهراوية ناتواني يكسر أو بكاربين برزبكري باشتري فيش أنا اللين بأبيكن بمعملي أدوية أو أنا تجارب وبحوث دراسية كان تركيزي مناسب أي كم بدرمان همو درمان
ئەڵێن ئەوەنە فلان تەرکیز بەکاربێنی بۆ چارەسەری ئەو نەخۆشە لە ئەنجامە بەکارهێنانی ڕووەک بەگشتی سوودی بۆ جەستە هەیە بێگومان هەموو شتێکی سروشتیە زۆر استیفادە لەکە بۆ جەست بەس من ئەڵێم مجموعە هەیە ئەمینە سەیفە بەس مجموعە ژەهراویە هەر نابێتە چی بەوەلای یعنی بەس بەکاربێن بە تەراکیزی زۆر کەم ئەتوانێت دروستیەکەم بە دەرما لەبەر ئەوە من ڕەجاتێکم تشجیع هەموو کەس تۆزێک پارە هەیە حکوومەت ئەڵێم تۆزێک مەشاریع دروستیەکەم بۆ استغلال بۆ زیراعەت بۆ دروستکردنی ئەو شتانەی سروشتیە بۆ دروستکردنی دەرمان لە ئەو جیا سروشتی لێرە لەناو باشە دکتۆرە خەڵکم بینی و ئەمە ئەکەمە کۆتا پرسیار هەر گوڵەباخەکە گەڵاکەی لێ کردووەتەوە و ئەنی پەڕی گوڵەکەی لێ کردوێتەوە خواردوویەتی ئەمە باشە زیانی نییە ئەوە ناوەڵڵە هیچ خراپی نییە ئەوە گوڵەباخ لە نەوعی نەباتاتی سەیفە یعنی خەتەری نییە ژاراوی نییە بەس وەکو ئەگەر ئێمە ئەچین بۆ نەباتی ژاڵە گوڵی ژاڵە یەکسەر تووشی تەسەمومە بێت بەس گوڵەباخ ئەمینە خەڵکی ئەخوا ئەیکەن بە مرەبە ئەیکەن بە شەربەت ئەیکەن وتم بۆ دەرمان بۆ گوڵاو ئەیکەن بۆ مستەحضەراتی تەجمیل یەک خەتەری وێڕای ئەوەی کە خۆشە سوودێکی تەندروستی زۆریشی هەیە ئینشاءالله بەس یعنی خۆی زیاد حد خۆ کەسی چ نتوانی بیخوا خۆ یەک کیلۆ نایخوا هەرچەند دانەی نەخوا ئەم تەرکیزەکەی هیچ خەتەرتیان زۆر سپاس بۆ دکتۆرە زەینەب سەباح خاوەنی بڕنامەی دکتۆرا لە ڕووەکە پزیشکیەکان بەڕێزان بەم جۆر و شێوازاتینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەی بەهاری لە کۆتاییدا ئەم گوڵاوە پێشکەشی هەمووتانەکەم تاڵقی داهاتوو خواتان لەگەڵ